چەندین بابەتی سحر و جادو ئەم شتانە کە بڵاوە بێتەوە لە مەسائیلی تۆڕە کۆمەڵایەتی و ئەنتەرنێتە کە تۆ ئەبێ مشارەکەی تیانەکەی چەند شتی ترسناک کە لەوەشە مناڵێ بترسێنێ ئافرەتێ بترسێنێ کە تۆ مشارەکەی تیاکەی چەند یاری بێ کەڵک کە تۆ لەگەڵ یانە مشارەکە ئەەکەیت و ئەبیتە سەبەبی پەیاکردنی ئەوان و چەند کەس بە سەبەبیەوە لە ئەخلاقی جوانی ئینسانیەت لا ئەدا ئێمە لە ڕاستیە شاشە خەتەرێکی زۆر گەورەی لەسەر ئێمە بەجێهێشت جاران ئەگەر کەسێک دارتاش بووە کوڕەکەی ئەبووە دارتاش ماوەسای ئاینی بووە کوڕەکەی ئەبووە ماوەسای ئاینی ئێستا دارتاشە کوڕەکەی پۆلیس ماوەسای ئاینی و کوڕەکەی ئاسایش بۆچی چونکە هەر لە مناڵێ بەم یاریانە ڕاهاتوە لەسەر کوشتن لەسەر بڕین لەسەر عەزیەتدان و ئازاردان لە سنووری کارەکەی خۆی لایداوە لە ئینسانیەتەکەی خۆی لایداوە جاران باوک هەیبەتی هەبوو ئێستا بەهۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتیانەوە هەیبەتی باوک کەم بووتەوە حرمەت و ڕێزی باوک و دایک زۆر بچووک بووتەوە بۆیە ئێمە ئەکرێ ئەم وەسائلانە هەمووی لە کاری باشە چۆن خراپە بەدواتایە باشەش بەدواتایە ئەکرێ لە باشە بەکاری بێنی هەموو شوێ فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بڵاوکەرەوە بە زمانی کوردی چەند کەس سەیری ئەکا سوودی لێ وەرەگرێ هەموو شوێک مەقتەعێکی بچووک لە وتاری ماوەسایەکی ئاینی ببڕە و لای بەزێنە چەند وتاری ماوەسای ئاینی بینی لایەک بۆ هەمویان بکە شتیان بۆ بنووسە بڵاو بێتەوە تەشە نەکە چۆن کوفر ئیشی خۆیەکە تۆش ئەبێ کەسی موسڵمان ئیشی خۆت کە جاری وا هەیە ئەبینی شتێکی زۆر بەسیتی بێ کەڵکی کەسێک دانراوە کەسێکی بێدین هەزاران لایک و کۆمێنت نووسراوە ڕاستە ئەوانە هەمووی بە پارە کراوە و ئێمە چاگەزانین کێ بۆیان نەکاو چۆن دەستێکی نهێنی جیهانی کار لەسەر ئەو بیرۆکە پیسانە ئەکا بەڵام تۆی موسڵمانیش دەست و پەنجەو نەشکاوە ئەکرێ کاری خەیری زۆر گەورە بکەیت